بەناوی خی بەرز و بێوتا سڵاوتان لێبێت بەڕێزان خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگۆ بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادە کردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن بە دڵودەرمێکی زۆر ئارام و تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بین. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت تاجزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. تەوەری یەکەمی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر ژیانی کێویەکان لە نزیکەوە دوو برا بە تایبەتیدا شاخەکانی بەمەوە لەو ناوچانەدا ڕویان لە شاخەکان کردووە لێکۆڵنوویەکی باشیان کردووە لە هەمان کادا خۆیان دیمەنەکانیان تۆمار کردووە بە کامێرە و فۆتۆکانی خۆیان بۆیە قسە لەسەر ژیانی کێویەکان دەکەین بزانین ئایا ژیانی کێویەکان لە نزیکەوە چۆنە کامە تەوەریەکەنی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. واروها تەوەری دووەمی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر سەرنجامی ستەمکار و ستەمکاری ئایا بەکوێ دەگات دوێنێ یەکێکدا گەورەترین ئەزمونونەکان بوو لە هەرێمی کوردستان کە عاقبەتی ستەمکاری لە ساڵی 1991 کە ڕژێمی بەعس کردی بەکوێ گەشت چۆن بوو بۆیە دەبێت لە ئێستش هەموو دەسەڵاتێک ئەوەی لە بەرچاو بێت کە عاقبەتی ستەم و ستەمکاری بەکوێ دەگات کە تەوەری دوێنین بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەم بابەتە. بەڵە بەڕزان لەگەڵەمانشدا کۆمەڵێک ڤیتی و زانیاری و بڕگەی پەیامنێرانمان دەبێت. سەرتاش دەچینە لای بڕگەی کەشەوە فەرموون با پێشەوە بینەری ڕۆژی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. سروشتی جوانی کوردستان لە هەموو وەرزەکاندا جوانیەکی تایبەتی خۆی هەیە بەڵام ئێستا کە ڕۆبەهارە ڕۆین بە دڵنیاییەوە شاخەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی ناوچە کوێستانیەکان و بشتینە سەر ناوچەکانی بەمۆ ئەو منتیقانە دیمەنێکی جوان سروشتێکی زۆر جوانیان هەیە. دوو برا پێکەوە دەمێکە لەم شاخانە سەرقاڵی لێکۆڵینەوەن یاور دەبنەوە لە سروشت یاخۆ تێکەڵی ژیانی کێویەکان بوون بۆی کە بزانن ژیانی کێویەکان لە نزیکەوە چۆنە. زۆر جاری شەمانەیان ژیانی کێویەکانیان بە کامێرەکانی خۆیان تۆمار کردووە و لە چەند وێستگە و شوێنێکی جیاوازدا نمایشیان کردووە. ئێستا ئەمە میوانداریم دوو برایەمان کردووە کە ویش بە ڕێزان کاک نەبەز و کاک بەهێزن هەردووکیان وێنەگر و لێکۆڵەر لە ژیانی کێویەکانن با بزانین ژیانی کێویەکان لای ئێمە چۆنە وایە ئاواژەڵە کێویانە کامانن کە ڕۆ و لە ناوچوون دەچن و پێویستە چی بکرێت زیاتر ئاشنا بین بە ژیانی کێویەکان. بەخێر بێن کاک نەبەز کاک بەهێز بەخێر سپاسدانەکەین. کاک نەبەز لە جەنابتەوە دەست پێ بکەین. لە کێوە ئێوە دەتوانم بڵێم لە ناو سروشتی کوردستانان و سەرقاڵی ئاشنابوونن بە ژیانی کێویەکان واڵێن ژیانی کێویەکانیش ئایا چی و چی ئەگرێتەوە؟ بەڵێ سپاس بۆ ئێوە بۆم دەرفەتە. من لە ساڵی 99 کامێرەیەکی بچووکی فۆتۆم کڕی ئیتر لەوێەوە هەنێ وێنەی سروشت و ئەوانەم ئەگرت لە ساڵی 2000ەوە کامێرەی ڤیدۆم هەیە و کە کامێری ڤیدۆ کەشم کڕی ئەم جاریان بە چەڵتر چوومە ناو ژیانی کێویەکان و کەوتمە ئەوەی بتوانم ڤیدۆیان تۆمار بکەم تەنها وێنە نەبێت
و کێوەکان زۆر و هەمە چەشنن لە وڵاتی خۆماندا بەڵام بەداخەوە کۆمەڵێ هۆکار هەیە بە تایبەتی گۆڕانکاری کەش و هەوا لەوانەیە بە پلەی یەکەم ڕۆڵێکی زۆری بینی بێ لە شێواندنی ژیانی کێوەکان هەروەها زۆربوونی ژمارەی دانیشتوان دەستگەیشتنی مرۆڤ بە ناوچە دوورە ئاوەدانەکان واتە ئێستا لە بەشێک لە شاخەکانیش بوون بە ئاوەدانی یەکێکی تر لەوانە کە گرفتە بۆ ژیانی کێوی کێشانی جادەیە بۆ سەر شاخەکان کە ئەمە کاریگەرێکی زۆر خراپی ئەبێ بۆ دەمی ئەمڕۆ ڕۆڵێکی زۆر خراپی بینیوە لە تێکدانی هاوسەنگی ژینگەییدا و ئەو کێوانش کە ئێمە ڕۆژانە وێنە و ڤیددیۆیان تۆمار ئەەکەین ئەوانن کە زیاتر ئەبینرێن کۆمەڵێک کێوی هەیە چونکە ژمارەیان کەمی کردووەیان هۆکاری تر هەیە خۆیان هەستیارن بە ڕنگ و دەنگی مرۆڤ ناتوانرێت بە ڕۆژ بە ئاسانی ببێنرێن بۆی ئێمە هەوڵماندا بە چەند ڕێگایەکی جیاواز ئیتر شەو و ڕۆژ لە دوای ئیشوکاری خۆمان سەردانی شاخەکانەکەین وەکوتمان لە وەرزی جیاواز کاتی جیاواز تاوەکو وێنە و ڤیددیۆیان تۆمار بکەین و بەراوردکاریە بکەین لە نێوان ئەمڕۆ ڕابردویانە ئایا چی ڕووی لە کەمی کردووە چی ڕووی لە زیادی کردو و ئەوانەی کەمیان کردووە بۆچی کەمیان کردو ئەوانەشی کە زیاد دەکەن یا زیاتر ئەبینرێن ئەمڕۆ ئەبینرێن و پێشتر نەبینراون هۆکارەکانیان چین کەواتە بەپێی ئەو ماوە زۆرەی کە تۆ خەریکی وێنەگرتن و ڤیددیۆگرتن ینی تا ئێستا هیچ جۆرە ئاژەڵێکە بۆ کە کەمی کردبێت تۆ پێی بزانیت بەڵێ بەگشتی ئەتوانین بڵێن کێوی لە کوردستاندا ڕویان لە کەمی کردو بەراورد بە ڕابردوو بەڵام بە تایبەتی ئەگەر بچینە ناو ئەوە کە شەڕی بکەینەوە زیاتر گۆشت خۆرەکان زۆر کەمیان کردووە لەبەر ئەوەی خۆراکی پێویستیان دەست ناکەوێت ئەمەش وا ئەکات یان ئەوە تا لە برسا ئەمرن لەو ناوچەی کە پێشتر هەبوون یانیش ئەوە تا کۆچی ناچاری ئەکەن و ڕەو ئەکەن بۆ ناوچەیەکی تر لەوێش جارێکی تر لەوانەیە تووشی ئەو کۆمەڵێک گرفتی ئەوە ببنەوە تاوەکو جارێک تر بتوانن لە تەک ژینگەی ئەو ناوچە خۆیان بگونجێنەوە زۆر باشە کاک بەهێز بزانم کۆمنتی جەنابەت لەسەر ژیانی کێویەکان چۆن ئەوەندەی کە لە نزیکەوە بینیوتن وەڵایی ئەمە سەرەتا ڕاستی وەکو حەست ڕۆشتینە ناو ئەم بابەتەوە چکە بۆ ڕۆشنە ناو بابەتەوە گەر حەزێکی گەورە لە پشتیەوە نەبێ ناتوانێت چکە کاتی پێویستە و هەروەها سەختی تایە هەنێک کاتەکەویتە مەترسیەوە کە لەگەڵ ئاژەڵێک هەنێک ئاژەڵی دڕندا ئەگەر بە تووشی بەریەکەوتن بیان ئەگەری هەیە کە تووشی بەریەکەوتن بیت ئەمە سەرەتاوەکو حەزێک ڕۆشتینە ناو بابەتەکەەوە بەڵام دوایی بە چاوی لێکۆڵینەوە ڕۆشتینە ناو بابەتەکە هەستمان کرد کە کۆمەڵێ ئاژەڵ و گیاندار و پەلەوەر هەیە کە لە ڕابردووە هەبوون لە ناوچەکەیان لە سروشتی کوردستانە بەڵام ئێستا نەماون کە ئەگەڕێی بۆ ئەوەی کە بۆ بەڵگەی ئەوەی کە لە ڕابردووە هەبوون لێرە و بیسەلمێنی کە بوونی ڕابردووی ئەوان لێرە هەبوون ئەم ئاژەڵانە هیچ بەڵگەیەک و دەست نەئەکەوت ئێمەش لەسەر ئەو بنەما دەستمان کرد بە کاری ئەرشیفکردن و وێنەگرتن و ڤیددیۆکردنی ئەو ئاژەڵانەی کە ئێستا ماون بۆ ئەوەی ئەگەر سبەی تووشی هەمان گۆڕانکاری ژینگەی یان سروشتی یان تووشی هەمان لە ناوچوون بن ئێمە بەڵگەی ڤیددیۆیمان لەبەردەست هابێ بۆ ئەو لێکۆڵینەوانە بۆ بەراوردکاری لە نێوان ڕابردوو ئێستاوە بۆ داهاتوش باستە لە مەترسی کرد تا ئێستا قەت بووە ڕوبڕی مەترسی ببنەوە یاخود ڕوبڕی ئاژەڵێکی دڕندە ببنەوە خۆتان لەوێ بنیا کەوتنێکی ترەمە شاخە و سەختی تێ ئەکەوێت و بە دڵنیاییەوە چەندین جۆر مەترسی هەیە لە شاخەکان یەکێک لەو مەترسیانە ئەمە خۆی بۆ خۆی ڕوبەڕووبوونەوەی هەنێ ئاژەڵی کێوێ بۆ نمونە یەکێک لەوانە ئاژەڵە دڕندەکان وەکو گورگ و کەمتار و پڵنگ و هەندێک ئاژەڵی تر وەک بەرازۆمانە مەترسی پەلاماردانی مرۆڤیان هەیە ینی ئەوەیەکە کە لە مەترسەکان ڕوبەڕوویشتی وا بوونەتەوە بەکەمی چکە کەم بوونەتەوە ئەگەر ڕاستی شتەکە وەربگری کەم بوونەتەوە کە بەو شێوە زۆرە نییە کە تۆ لە هەموو شوێنەکە بگەی پێی و ئەوش هەستیارترە چونکە کێویە بەڵام ئەگەر لە شوێنێکی مەودایەکی کەمە کە تەست بێ بچووک بێ بۆ مەجای دەرچوونی نەبێ بۆ ئەوەی جێگە بۆ خۆی بکاتەوە دەرچێت بە دڵنیاوە پەلامار دەدات و لەگەڵ ئەوە شاخ خۆی سەختیە مەترسی کەوتن هەڵدێران ئەمانەی هەیە و لەگەڵ ئەوەژە شاخەکانی کوردستان لەلایەن ڕژێمی پێشووی عێراقەوە کە بەشێکی زۆری منڕێژ کراوە ئەمەش خۆی بۆ خۆی ئەمەش بەشێکە لە مەترسیەکان بەڵام مەترسی ئەوانەیە هەیە کات لەبەستا ئێستا
هیچ لایەنێک پەیوەندیار هاوکاری کردوون لەوەی کە ئێوە خەریکی کۆکردنەوەی ئەم ئەرشیفی ئاژەڵی کێویانن کە ئەم سەختیانەتان ڕوبەڕوو ئەبێتەوە هیچ یارمەتیەکیان یاون کە ئاوا لە جلوبەرگا بێت لە کەلوپەلی پێداویستی شاخڕەویە بێت ئەم شتانەتان یا خۆت هەندامینتان کردووە؟ وڵی لەوەتەی ئەمە ئەم ئیشەکەین هەر خۆمانین هەموو شتێک لەسەر ئەرکی خۆمان بووە وەکو ڕێکخراوێکی یا گروپێکی یا لایەنێک نەخێت تا ئێستا هیچ هاوکاریک نەکراین. زۆر باشە ئێستا و دیمەنانەی کە لەگەڵ لەسەر شاشەی پەیامەڕۆن هی ئێوەن چۆن ئەمانتان تۆمار کردو ئایا ئاستی کامێرا و ئەجیزەکانتان لەوەی هەیە بەشەوە بتوانانی وێنەی دەقیق و جوان تۆمار بکەن؟ خۆی تێکەڵاوبوونی ژیانی کێوی هەرکەوتێ کێوی ئاماژەیەکە بۆ ئەوەی کە تۆزێک ئەستەمترە وەکو ئاژەڵێکی ماڵی نییە بتوانانی بە ئاسانی لێ نزیک بیتەوە. ینی هەر ئەوە نییە کامێرەیەک پێ بێت و ڕووکەیتە شاخەکان ئەو دیمەنەی کە ئێمە تۆماربان کردو هەر کەسێکی ترش توانێت تۆماری بکات. ئەبێت کەمێک شارەزایی هەبێ بۆ ئەوەی تا چەند ئەتوانی نزیک بیتەوە لە ئەوەی ئامانجەکە وێنە بگریت یا پێی بگەیت. جایتر جۆری کامێرەش هەڵبەت ئەوە گرنگی خۆی هەیە. جۆری کامێرەش گرنگی خۆیە بەڵام ئێمە چکۆی ئیشەکان زیاتر لە ئەستۆی خۆمان بۆ لەسەر ئەرکی خۆمانە لەوانەیە نەتوانین کامێرێکی زۆر پێشکەوت و ئامادە بکەین بۆ ئەو ئیشەی کە دەستمان تێداوە بەڵام ئەوەی کە لای ئێمە گرنگە ئەرشیفکردن و کاری بەراوردکاریەکە ئەم وێنەوە ڤیددیوانە کە ئێمە ئەمڕۆ ئەرشیفمان کردو یان چەند ساڵێکە خەریکین هەر ئەوەی کە ئێمە کردومانە بەدەر لەوەشی کە باسەکرێت لە ڕابردووە کۆمەڵێک ئاژەڵ لە ناوچەکە هەبووە بۆ نمونە مەڕوبەران هەبووە ئێستا نییە هەر لە نەوەتەکانەوە نەماون ئەگەر هەبواە لە پێشترە ئەو کارە ئەرشیف بکرایە ئێستا بۆ کاری لێکۆڵینەوە شتێکی جوانە بوویان وەکوتم ئەوەی کە ئێمە کردومانە کۆمەڵێک ڤیددیۆی کۆنمان هەیە ئاژەڵ بە ژمارەیەکی زۆر لە ناوچەی نزیک دیەکە بینراون بەڵام ئێستا نابینرێن. بەڵێ زۆر باشە ئەو ئاژەڵانە کامانن ئێستا بۆ نمونە ڕەنگە هەندێک ئێمە هەندێکی تەنها بزانین بە ڕێژەیە بە ناوە چی ئەزانن لەوەی کە ئێستا لە شاخەکانی نزیکی خۆتان لە بەمۆ بەدی بکرێ ڕەنگە لە هەمان کاتیشدا مەترسی بێ لەسەر لە ناوچوونیان یا ڕێژەکەیان زۆر کەم بوو بێتەوە ئەگەر بکری هەر بە ناو هەندێکیان بڵێ بۆی کە هاوڵاتیان یا بینەرانیش ئاشنا بن بۆ ئاژەڵانەی کە بەتێبەتیوانیان کە دەگمەن بن. ئەوانەی کە دەگمەنن و ڕوو لە ناوچوونن زیاتر بە ڕێژەی یەکەم پڵنگ کەمتار و پشیلەی کێوی و سەگی ئاوی سەگڵاوی سەگی ئاویمان هەیە بەڵێ هەمان ڤیددیۆمان کردووە لە ڕووباری سیروان و لە ڕووباری هەواسان کە نزیکی ئەمەیە لەم دوانە لە هەردووکیان هەیە ئەمانە مەترسی لە ناوچوونیان هەیە بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی وەریگری سەرجەم ئاژەڵی کێویەکانی سروشتی کوردستان مەترسی لە ناوچوونیانەیە ئەویش وەک پێشتر نەبەز ئاماژەی پێکرد بەهۆی گۆڕانکاریەکانەوە زیاتر دەستێخستنی مرۆڤ لە ژیانی ئەوان تێکدانی ژینگەکەیان داگیرکردنی یەکێ لە ئەو خاڵانە کە زۆر مەترسێ بۆ ژیانی کێویەکان داگیرکردنی ئەو کانیاوانەیە کە لە شاخکان هەن کە تۆ ئەچی کانەکەی لێداگیرەکەی ناچارە ڕۆ بکات ئەو لە هاوینانە پێویستی بە ئەو خواردنەوە هەیە کە تۆ کانی و ئاوەکە و لێ داگیر کرد ناچارە ڕۆ بکات یان لە هەنێ ناوچە هەیە ناوچە کشت و کاڵەکان خەڵک ئەڕاتە قوڵایی چەمەکانەوە کە ژینگە و ژیانی کێویەکانە بەڵام ئەو ئەڕات داگیری ئەکات پاکێکاتەوە لە دار پاکێکاتەوە لەو شەخەڵەیە کە ئەو خۆی تیاشارێتەوە یان ئەتوانێت بمێنێتەوە تیا ئەمە خۆی بۆ خۆی ئەبێتە مەترسیە لە ناوچوونی ئەم گیانداران یان ڕاوکردنی یان نەمان و مردنی ئەمانە هەمووی مەترسین بۆ ژیان. زۆر باشە کات نەبەز ئەوەندەی لەماوەی ئەم چەند ساڵەیە وێنە ئەگرن و ڤیددیۆ تۆمارەکەن هیچ جۆرە ئاژەڵێکی نامۆتان بەدی کردو لەم شاخانەیە؟ وەکو ئەوەی کەوتمان کۆمەڵێکیان کە لە ڕابردووە هەبوون بۆ ئەمڕۆ نامۆن ئێستا کە من بە تۆ بڵێم یا بە خەڵکێکەڵی پڵنگم بینیوە نامۆیە ڕاستە هەبووە لە ڕابردووە هەبووە و ژمارەشیان زۆر بوو بەڵام کە ژمارەیان وای لێ هات کەمی کرد بۆ ئەمڕۆ نامۆیە بەڵێ ئێمە توانیمانە پڵنگ تۆمار بکەین پڵنگتان بینیوە بەڵێ تۆماریشمان کردووە بەڵام بەداخەوە لە بەرنمەکانیە بەڵام تۆمارمان کردووە کەمتار بۆ دەمی ئەمڕۆ ئەویش نامۆیە ینی بە ئاسانی ناتوانانی ببینیت ینی ئەمانە بوون بە نامۆ بۆ ئەمڕۆ ئەوەندەی کە تێکەڵ بوون ژیانی کێویەکان لە ناو یەکترا چۆنە لەم دارستانەیە بۆ لە چیرۆکەکانە دەڵێن شێر رازانم پاشای دارستانە ئەوەندەی کە لەوێ بن ئایا ئەوەندە ئاژەڵی کێویمان هەیە لەوێ کە بۆ خۆی دنیایەکی تر بێ لەو شاخانەیە یاخود هەر ئاژەڵەکان دەگمەنن ئێستا چۆڵن؟
خۆی ئەگەر حسابی ئاژەڵە کێوەکان بکەی بەڵێ لە ناو ئەوانیشا جیاوازی هەیە هەنێکی باڵادەسە هەنێکی خۆی بۆ خۆی نێچیری ئاژەڵەکانی ترە بەڵێ ئەوەی بە پێی درڕندەی ئاژەڵەکان کۆمەڵی ئاژەڵ هەیە درڕندەیە وەک شێر و کەمتار و گورگ و ئەمانە کۆمەڵی ئاژەڵی تر هەیە وەکو بزنە کێوی و یان کەروێشک و یان کۆمەڵی ئاژەڵی بچووکتر ئەبن بە نێچیری ئەوان لە ناو ئەوانیشا بەڵێ بەهێزی و لاوازی هەیە بەڵام ئەوەی کە زیاتر ئەمێنێتەوە توانایمانەوەی هەیە ئەوانن کە توانای وەچەخستنەوەی زیاتریان هەیە یان بۆ نمونە باڵدارەکان ئەوەی کە هێلکەیەکی زۆر ئەکات بەچکەیەکی زۆرترەکە بەڵێ زیاتریان لێمێنێتەوە بەڵام ئەوانەی کە بۆ نمونە گیاندارێکی وەکو پڵنگ 3 ساڵ جارێک بەچکەیەکات لە بەچکەکانیشی لە 3 بەچکە ڕەنگە جاری وایە یەک دانەی بمێنێتەوە مە مەترسی لە ناوچوونی زیاترە و بەرەو لە ناوچوون ئەوەندەی ئێوە ئاگادار بن و چاودێری ئەەکەن بەراورد بە ساڵانی ڕابردوو چ جۆرە ئاژەڵە کەمی کردووە زیاتر چ جۆرە ئاژەڵی کەمی کردووە وەک وتمان ئەوەی کە مەترسی لە ناوچوونی هەبێ پڵنگ و کەمتار و پشیلە و ئەو سەگی ئاوی ئەمانەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە بە شێوەیەکی گشتی هەر هەموو ئاژەڵەکان مەترسی لە ناوچوونیانەیە وەک وتمان کە تێکدانی ژینگەکەیان یان هەنێکات ڕاوی هەڕەمەکی کە خەڵک بە شێوەیەکی هەڕەمەکی بەبێ ڕەچاوکردنی کات و وەرز و وەرزی جوودبوون و زاوزێ و بەچکەکردن و یان بازرگانی کردن بە ئاژەڵ و پەلەوەری کێویەوە ئەمانش خۆی بۆ خۆی هۆکارێکی تری لە ناوچوون کاک نەبەز لە پەلەوەر و باڵندەکانە چی دنیایەکی تایبەت هەیە لەوێش ئەچکێمە زیاتر کە باسی کێویەکان دەکەین باسی ئەم مەجموعە دەکەین کە ئێستا بەهێز ناوی برد پەلەوەرەکان چی شتی نامۆمان هەیە شتی تایبەتمان هەیە شتێکمان هەیە پێشتر هەبوو بێت و ئێستا نەبێت بەڵێ لە ناوانیشا بێگومان بەڵام بە تایبەتی لە ناو باڵندەکانە بە پلەی یەکەم گۆڕانکاری کەش و هەوا و ژینگە ڕۆڵی بینیوە ئێستا لای ئێمە کۆن وەکو باپیران من باسی یەکەن جۆرە باڵندەیەکە بۆ پێڵێن مێشەسی یان قاز هەبووە هەر ئەم قازەی کە ئێستا کۆچەرین بە ڕێژەیەکی زۆر بوونیان هەبوو وەکو باسەکرێ بە ئاسانی توانیوانە بە چەکی سادەی ئەو سەردەمە ڕاویان کردوون و لیان کوژراوە بەڵام ئێستا نەماون بۆی ئەمانش بوون بە وەکو چیرۆکیان لاتوە لە ڕاستە ینی لەنا ئەوانیشا بەردەوام گۆڕانکاری لە کەمبوون و زیابوو ناهەیە هیچ باڵندەیەکمان هەیە ئێوە بینی بێتان تۆمارتان کرد بێ ناوی نەزانن تا ئێستا ئێمان نەگەشتوینێت ئەوەی کە بڵێن ئەم شتە باڵندەیەک یان ئاژەڵێک پێشتر نەبینرابێت و ئێمە ناوێکی بۆ دابنین نەخێر ئەوە لەوانەیە جاری وای ئەبیسرێت من بۆ نمونە من ناوی شتەکە نازانم ینی من بینیمە خەڵکی راپۆرتێکیا بابەتێکەڵێ پێشتر ئەم شتە نەبوو ناوێک هەبووە بەڵام لەوانەیە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر ئێستا بۆنە ناوچەی ئێمە هەر کوردستان بەگشتی شێری نەبووە ئێستا شەرنیمە هەر نەبووە ینی لە مێژووی کوردستانە شێر نەبووە مەبەستم چیە لەوە ینی جاری وا هەیە کەش و هەوا ژینگەی ناوچەکەی من یان ناوچەکەی یەکێکی تر کۆمەڵێک ئاژەڵ و باڵندە لە خۆ ئەگرێت کۆمەڵێکی تر لای ئێمە نییە ئەو کاتە من ئەوە ببینم مانای ئەوە نیە ناوی نییە بەڵکە لە شوێنی تر ناوی هەیە بڵێ زۆر باشە ئێمە بەتابەت من ناوچەی بەمۆ هاوسنوورە لەگەڵ ئێرانش بۆ خۆی شاخ و دەتوانم بڵێم سروشتێکی تایبەتی خۆی هەیە ناوچەکانی ئێوێ ئایا ئاژەڵە یا کێویەکان بەگشتی ئەتوانم بڵێم ئەم دی و ئەو دوو دیوەکەن و ئەوانەی کە هەمانە لەو دیوە هیچمان هەیە کە بۆ بێت یا خۆ دەگەر چی بکەین بۆ هیچ نەبێت کێویەکانی ئێمە نەچنە ناوسنوورەکانی ئێرانەوە زیاتر لەم دیو بمێننەوە ببورە وەڵاهی بەمەوە ناوچەیەکی سنووریە جا بەداخەوە ئەوەتە ئێران وردە وردە خەریکە ینی دای ئەبڕێت ئێستا ئێران هاتووەتە سەر شاخەکە ئەو شوێنە کە ئەوی تا من پێشتر نەک منانی هەر خەڵکی ناوچەکەمان باو باپیرانمان تا گەشتێتە سەردەمی من لەو ناوا خەوتوین و بنێشت کراوە ئیش کراوە و ڕۆشتون وەکو سەیران و گەشتێک ڕۆشتینتە ناوچە ئێستا هاتووەتە سەر شاخەکە بەڵام وەکو ئەوەی کە ڕۆڵی خراپی هەبێت لە ڕووی ئاژەڵەوە نەخێر لەمایانەوە ویژدانیان بوترێت لای ئەوان ڕاو یان کوشتنی ئاژەڵەکانیان بازرگانی کردن پێوان سنووردارە ینی ئەوەشی کەماوە ئەتوانم بڵێم لە ڕێگای ئەوە ماوە کە بۆمەوە
سوچێکی لە خاکی ئەوانایە سەکەوتۆتە ژێر دەسەڵاتی ئەوان ینی ئەوان ئەبنە پاڵپشتێکی باش ینی لەوڕەوە من مەبەستم شتەکە ڕازگویانە ئەوان زیاتر گرنگی بە ئاژەڵی بەڵێ ئەوان گرنگی پێدەن و لێش ناتوانێت بە ئاسانی ئاوا ڕاو بکرێ بفرۆ زیاتر لە منتقی ئەوانە ئەو ئاژەڵە کێویانە هەن لە بەمەوە یا لای ئێمە هەیە زیاتر پێشتر هەبوو پێشتر لای خۆشمان و لای ئەوان هەریەکە بەڵامی تر ئێسا بۆ بە دوو ناوچەی جیاواز ئەوە شتێکی ترە یان هەر تێبینی ئەوەشمان کردو زۆر جارێمە نزیکە بینەوە لە ئاژەڵەکان لە ئەوێ کە دەنگەدەنگێکی نامۆ ئەبیسرێ ئاژەڵەکان یەکسەر بەرەو خاکی ئەوان ڕاکەن ینی هەر ئاژەڵەکان خۆیان لەوە تێگەشتون کە بچن بەرەو ڕێوان پارێزراوتر زۆر باشە شێوازی دانانی ئەم کامێرانتان چۆنە لە کاتی وێنەگرتنە لە کاتی تۆمارکردنی ڤیددیۆیە ئایا کاتەکانی جیاوازە یاخود شێوازی دانانەکەی ئەبێ چۆن بێ خۆتانە بێ بەردەوام هەر لەوێ بن بەڵێ پێشووتر ئێمە هەر کامێری ئاساییمان بەکارێناکەمە بە دەستی خۆتەوەی ئەوانە بەڵام ئەم کامێرا نەمانەتوانی بگەینە هەموو ئامانجێک بۆ نمونە وەکووتمان پڵنگ هەر ئەوترا هەیە و ئەوانە ینی ئێمە شوێن پێیمان دۆزیەوە شوێن پێیمان دۆزیەوە لە تەک کاکە بەهێزان نزیکەی 40 شەو 45 شەو بە دوای شوێنە پیایتر لە شوێنێک جا ینی گیانلەبەرێکی ئەمەە هەستیارە تەنانەت کە لە کاتی بەفریشان نایڵێت بە تەواتی شوێنە پێی بکەوێت ینی لە ئەو چوارپەلەی کەدا ئەنێ جاری وای یەک پەلی شوێنی ئەەکەوێت ئیتر ورد بووینەوە و چوینە ناو قوڵایەوە دوای کەوتینەوەوانە ناچار بووین پەنا ببینە بەر کامێرەی تر بۆ نمونە کامێرا تراپ بەجێ بێڵین چونکە پڵنگ ئاژەڵێکی هەستیارە توانای بینین و بیستنی 5 بۆ 7 جار لە مرۆڤ زیاترە ینی خۆتان ڕوبەڕوو نەتان بینی نەخێت تا ئەسا ئاوا ڕوبەڕوو نەماتوانێت وەکوتم چکە هەستیارە توانای بینین و بیستنی زۆر بەهێسرە لە مرۆڤ ئەوە شێکێکە لە هۆکارەکانی مانەوەی کە ئێستا ماوەتەوە ناچار بووین کامێرا تراپمادانا کە کامێرا تراپماندانا ڤیددیۆی ئەو کۆمەڵی ئاژەڵی تر یان کۆمەڵی دیمەنی جیاواز لەوەی کە بە ڕۆژ ئەبینی لە شەوا هەیە بۆ نمونە یەکێک لە دیمەنەکان لەوانەیە ڕۆژ ئاژەڵەکان تاکوتەرا ئەبن بەس کە شەو بۆمان دەرکەوتۆ کۆمەڵێک لە ئاژەڵەکان یەکە گرن و بە خێزانی ئەتر ڕاو ڕە و لەوە ڕیشەوانیان دەست پێ زیاتر لەکوێ کامێرەکان دانێن بەهێز لەسەر کانیاوەکان لەکوێ دایێنن ئێمە کە ڕۆژاناچین بۆ سەر شاخەکە شوێن پیان هەڵەگرین جاری وا هەیە جاری وایە شوێن پیان هەڵەگرین کە ئەزانین بەم ڕێگا ڕۆشتن بەم شوێنان ڕۆشتون لەسەر ڕێگەکەیان دایانێن یان ئەگەڕێن لە نزیکانی و ئاوەکان کە یەن بۆ ئاو خواردنەوە لەو کاتەی ئەتوانی ڤیددیۆ بکەیت و کامێرەکەی بۆ دانێ بەڵێ بەپێی ئەوەی کە خۆمان بۆی دیاری ئەەکەین و تێکەڵیمانەیە لەگەڵیان ناو شارەزایمانەیە لەسەر ژیان و شێوازی هەڵسوکەوتیان شوێنێکی گونجاوی بۆ دیاری ئەەکەین و کە زۆرترین مەودای لە بەردەسا بێت و بتوانە ڤیددیۆیەکی باشکە لەو شوێنە بوویت ئێوە ڕۆژانە بەردەوام ئاوا سەردانیم شاخانەکەن بۆ وێنەگرتن یاخود کاتەکانتان ئێمە بە پێی کاتی ئیشکردنی خۆمان لەو کاتانەی کە دەستمان بەتاڵە سەردانەکەن ینی جاری وا هەبووە دەستمان لە ئیشیش هەڵگرتووە لە پێناو ئەو ئارەزۆیان لە پێناوەی بگەین بە ئامانجەکە چونکە زانیمانە ئەگەر بێت و ئەو ڕۆژە نەڕۆین لەوانەیە ئەو ئامانجە لە دەست بدەین ئامانجتان چییە؟ ئامانجمان وەکووتمان سەرەتا وەکو ئارەزوویەک ڕۆشتینە ناو بابەتەکە بەڵام دواتر وردەوردە هەستمان وەکو بە کەم و زیادی ژمارەی ڕێژەی ئاژەڵەکان کرد پێمان ناخۆش بوو ئێمە هەست دەکەین کە ئەم شتە گۆڕانێکی خێرای بەسەرایەت و وەتی ئەگەین بۆیە بتوانین بە خێرایی ئەرشیفیان بکەین و بکۆڵینەوە لە هەنێک گۆڕانکاری بۆ داهاتوو زۆر باشە کاک بەس کێ سوودی لەم لێ کۆڵینەوانی ئێوە وەرگتووە وەکو سوودبینین ئێمە خۆمان جگە لەوەی کە بەو شێوە ئەرشیفەکەین وەکو خودی خۆمان کاری نووسینیش ئەەکەین لە سەریان و دیکۆمنتی ڤیددیۆیش ئەەکەین لە سەریان کە بڵاومان کردوتەوە لە یوتیوب و لە فەیسبووکی خۆمانە بەڵام نووسینەکان ئێمەیش لەسەر ئەوەیەکەین کە بە شێوەیەکی نووسینیش لە داهاتوە نووسراوێکمانە بێ لە کتێبخانەی کوردیا کە کارێکی لێکۆڵینەوەی هەبێت لەسەر هیچ نەبێگەر هەموو ئاژەڵ و گیاندارەکانیش نەبێت بەشێک لە ئاژەڵەوە بەڵێ ئێمە ئێستا وەکو خودی خۆمان ئیش لەسەر ئەوەکەین بەڵام وەکو بۆ نمونە بڵێ ڕێکخراوێک یان بۆ نمونە پۆلیسی دارستان سوود لێەوە نابینێ لە پاراستن لە شتان دایانە پەیوەندی دارەکانی دیکەش لەوەی کە لێتان بپرسێ ئێوە چیتان بینیوە چی باشە بکەین چکەوە زیاتر لەوان شارزایتان لەگەڵ کێویەکاندا هەیە خۆی لە ڕاستە ئەگەر ڕاستی شتەکە و بێ هیچ نەڕێکخراوەکان نە پۆلیسی دارستانیش وەک ئێمە تێکەڵی ئاژەڵ و گیاندارەکان نەبوون چکە ئەوان بە حسابەوە ئیشەکان حکومیە
و کاری ڕێکخراوەیە پێویستیان بە ئیمکاناتێکی باش هەیە بۆی کە بتوانن شتەکە بەڕێوە بن چکە دوورن لێوە کە بیانەوێت تێکەڵی شتەکە ببن پێویستیان بە ئیمکاناتێکی باشی مادی هەیە بۆی بتوانانی شەکەی خۆیان بکەن بەڵام وەکو ئێمە نەخێر بەو شێوە ناتوان و ئەو ئیمکاناتیان نییە وەکو سوود بینین لە ئێمە ناتوانە 100% لە ئێمە بکەن یان بۆ نمونە پێویستیان بە شتێکی ئێمە بێ کە ئیمکاناتی لە بەردەسانەیە بۆ شتە ناتوانێت بۆ نمونەیەکی لە ئامانجەکان ئێمە لە داهاتوە بتوانین کانی و کانیاوەکان بوو بژێنینەوە جاییتر بۆ بێکە و کانیانە وشکیان کردووە ئاویان بۆ ببین بە هەر ڕێگایەک بێیان ئەو کانیانە خۆیان هەن پاکیان بکەینەوە بۆی ئاژەڵ و گیاندارێکی زۆر سوودی لێبین ئەگەر ئێمە بۆ نمونە ئەمە بشگێنین بەلایانی پەیوەندیدار ڕەنگە پێی بڵێ بەڵام ئەو ئەڵێ من هیچ ئیمکاناتێک بەدەستەوە نییە تەنانەت ئەگەر بجارێکیش بێمە سەر شاخەکەیان بۆ نمونە ئەبێ من خۆم بانسیم کەمە سیارەکە و لەسەر حسابی خودی خۆم ئەتانەوەی خۆتان بە مەرکە هەستن ینی پەیوەندی خۆمان ڕەنگە بتوانین شتێکی بچووک بکەین بەڵام ئەگەر بمانەوێت شتێکی گەورە بکەین بۆ نمونە ئێمە ڕەنگە بتوانین وەکو خودی خۆمان چەندکانیەک پاکەینەوە بەڵام ئەگەر بمانەوێت چەندکانێک ببژێنە هەر خۆتانم دووبرایان هەوڵەیان کە کەسانی تر بێن و هاوکارتان بن هەوڵەدەین ئەگەر کەسێک هەبێ یان کەسانی تر هەبێ کە حەزیان لەو شتە هەبێ یان ئارزویان لەو شتە هەبێ یان بیانەوە شتە بکەن بەڵێ پێمان خۆشە و بتوانین چکە من خودی خۆمان ئێمە لەسەر حسابی خۆمانێکێن ئەمیشان بەڵام لە هەمان کاتە دەبێ بزانن کێ دێنە ناو بابەتەوە چکە ئێستامان ئەگەر مەبەستی ڕاویان هەبێ زۆر دەستکەوتیان هەبێ بەڵام خۆی دەبێت کەسانێک تێکەڵێن بابەتە بن دوور بن لە ڕاوکردن بەدڵنیایەوە ئەوەش خاڵێکی گرنگە لەوە وای ئەمەش ئەوە ئەگەر لەسەر بنەمای ئەو قسەتە زۆر کەس هەیە کە بۆ نمونە ڕەنگە بزانین بە چ مەبەستی ئەیەوێ نزیک بێتەوە لێمان بۆ تۆ ڤیددیوەکەکەی پێتەڵێەوە لەکوێ کردوتەوە بۆ نمونە شوێنەکەی کوێیە و چۆن منیش بتوانم ڤیددیوەکی وا بکەم بەڵام کە تۆ ئەزانی مەبەستەکەی ئەوە نییە ناتوانانی بۆ ڕۆژی وا بوونەتەوە باڵە بەدڵنیایەوە چکە ئێمە تێکەڵی شتێکی ڕاوچیەکان دەیانێت سوود لەمان وەرگرن ئێستا معلوماتن لەکوێ چی هەیە بەدڵنیایەوە زۆر باشەوە تەنها لێکۆڵینەوەکانتان لە شاخەکانی بەمۆیە بۆچی ناسن شوێنەکانی دیکە بۆ نایەنە بۆ نمونە قەرەداغ بۆ ناچنە شاخەکانی هەورامان هەندێک شوێنی دیکەی شاخاوی باشمانەیە بەدڵنیایەوە عنی ئەگەر بۆ نمونە هاوکاریمان بکرێت توانین لە هەموو شاخان بکەین بەڵام ئێمە وەکو وتمان هەموو هەرکەکە لەسەر خودی سەرشانی خۆمان خۆش و بە تەنها ناتوانانی وەکو بۆ نمونە ڕێکخراوێکی گەورە یان وەکو لایەنێکی حکمی ئیش لەسەر ئەو بوارە بکەین یاک نەبەت ئەو کامێرەی کە دای ئەنیت بۆ نمونە بۆ تۆمارکردنی ڤیددیۆ تا چەند دقە ئەتوانێت کە ڤیددیۆ تۆمارکە بۆ نمونە ئەوەی کە باز لەوە ئەکەن ئێوە تواناتانە بچن بۆ شاخەکانی هەورامان بەڵام مەتوانن بۆ نمونە لە مانگێکە ئەگەر ڤیددیۆ کامێرەکەتان دانێن دەستوری چەندێکتان بۆ بکات و دوجار بچنەوە ینی بەسەردەم کامێرەکەتانە توانای چەنی هەیە تۆمار بکات کامێراکە هەشت باتری ئەخواتی تر بەپێی توانای باتریەکانە و لە یەکێکی تریش لەوەی کە ڤیددیۆکە ئایا تۆ لەسەر چەند شرکەی دایانێت ئەوەش دەورە بینێ ئێستا تا خولەکونیوی هەیە ینی 90 شرکە لەوا داینێت باتریەکە کەمتر بەشەکات و زوو تەواوە بێت و یەکێکی تریش لەوەکانتر دیقی کامیرەکەش تا چەند بەرزە ئەوەش کاریگەری لەسەر کوشتنی باتریەکە دروستەکەات ینی ئەگەر لەسەر دەچرکە دایبنیاسی شرکە دایبێت کەشوهاکە ئەگەر ئاسایی بێچکۆ کەشوهای سادیش باتری زوو کوژێت ئەگەر کەشوهاکە ئاسایی بێ لەوانەیە تا 20 ڕۆژمانێک زیاتر کەمتر ئاوا بتوانانی کامیرەکە لە شوێنەکەتان لە شتێکی وان نەکردێتەوە کە بچن لە شاخەکانی تر هەورامان بێ قەرەداغ بێت کە ئاوا ڤیددیۆ تۆمار بکەن وەڵاهی وەکو پێویست بۆ ناکەوەکو لای خۆتان ڕۆژ ناڕۆژەیان دوو ڕۆژ جارێ بچن بەسەردەم بەڵێ شاخەکانی تر وەکو وتمان ئێمە خۆمان لەسەر ئەرکی خۆمان هەموو شتێ بکەین ناکرێت چکە ئەوش کاتی ئەوێت من شاخێک شارەزانە بم هەڵبەت کاتێکی زۆر ئەوێ هەتا شارەزە ئەبم و شوێن پێی ئاژەڵەکان هەڵگرم و ئەوانە ئەوەیە ئەوە کارەکەی زۆر باشە کاک نەبەست کاک بەهێز سپاسان دەکەین دەستان خۆش بێت بەڵای زان و خۆشەویستان چەند دیمەنێکی جوانی سروشتی کێویەکان کە بە ڕێزان کاک نەبەز و کاک بەهێز تۆماریان کردووە بینێری دەبین و دەگەڕنەوە لاتان
زان دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕینەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوە نەمەیجیانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەشهابوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. ئەتەوێت باجلێکی کوردی کەشخە و جوانەوە دەرکەویت و بەهارەکەت زیاتر ڕازاوە بکەیت، ئەوە سەردانی قوماش فرۆشی عیسا هەورامی بکە. بە بۆنەی نزیک بوونەوەی وەرزی بەهار، قوماش فرۆشی عیسا مۆدێلی نوێی قوماشی هێناوەتە بازاڕەوە بە کوالێتی بەرز و ڕنگ و مۆدێلی ناوازە و هەرزانترین نرخەوە. ئەم بەهارە گەرەتەوێ باجلێکی جوانی کوردەواریەوە دەرکەویت، ئەوە قوماش فرۆشی عیسا لە بیر نەکەیت. ناونیشان سلێمانی کانیاسکان، نێوان مزگەوتی گەورە و قوتابخانەی گۆیژە، قەڵای دمدم، تەلاری شێخ موستەفا، بازاڕی زێوەری نوێ، دوکانی ژمارە 8، ژمارە تەلەفۆن 0772 105 71 37 0751 111 90 73. قوماش فرۆشی عیسا هەورامی. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە. خواردنێکی خۆش و بەلەزەتە. زیاتر بە نانی گەرم و ساوز و ماستاوە خوێت و هەنێکیش بە نانی تیریەوە حەزیان لێیە. هەر چۆنێک بێ کوبەیە بەڕاستی خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود! ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە. لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە شەفمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان. بە دڵنیاییەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترانە خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیە بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئاکۆکەریم. کۆمپانیای ئاکۆکەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمینیۆمی عازل و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخش دابین دەکات. هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی. بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە، بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی دەیان ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات، کۆمپانیای ئاکۆکەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە. ناونیشان هەولێر شەقامی کۆیە، کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمری. 0750 411 71 11 0750 411 71 11. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
بەڵە بەرەزان بۆ وەرگرتنی چالاکی و هەواڵی زانیاری سەرجەم شار و شارۆچەکان دەچینە بڕگەی پەیامنێران سەرتاش دەچینە لای پەیامنێرمان چیا نووری لا کەرکووک چیا سڵاوی خوای گەورەت لێ بێوم کاتت باش گرنگترین چالاکی و کار و زانیاریەکان لای تۆ چین فەرموو تاو کاتی کە چیا وەڵام دەداتەوە شێدا گرنگترین زانیاریەکان لە کەرکووک ئەوەندەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەبێت مۆزوع قەدەغەی هاتوچۆیە کە لە عێراقدا خراوەتە جێبەجێکردنەوە کە هەندێک لە ڕۆژەکان و کاتژمێرەکان قەدەغەی هاتوچۆ ڕاگەێنراوە و بۆی کە بزانین زانیاری دیکە لە کەرکووک چی هەیە پەیامنێرمان چیا نووری لە کەرکووکەوە وەردەگرین چیا سڵاوی خوا لەبێت تۆم کاتت باش ئەگەر گوێر لە دەنگمانە دەمانوێت بزانین گرنگترین زانیاریەکانی کەرکووک چین بۆ ئێمە بۆ بینەرانی عزیزی بگوازیتەوە. چیا گوێ لە سەوتی من تۆ نییە و دینەکەی هاتۆتە سوورەکەی خەریکی مۆبایلەکەیەتی. چیا ئەگەر گوێت لێمانە بەڵازیزان تاوکاتێکە گرفتی سەوت چاک دەکرێت دەچینە لای ڤیتیەک دیارە لە پێشانگایەک لە قەزای قەرەداغ وێنەی نزیکەی چەند سەد کۆچکردوویەکی قەزاکە ئامادەکراوە لە پێشانگەکەدا نمایش کراوە کە پەیامنێرمان وشیار محەممەد ڤیتێکی بۆ ئامادە کردوین لەسەر ئەم پێشانگایە و کۆچکردووەکان با بزانین ئەم ڤیتیە چۆنە پێکەوە بینەری دەبین. ماوکار جەوار فەریقا دانیشتوی قەزای قەرەداغم لێپرساوی ئاسایشی سنوورەکەم بە خێراتی بەڕێستانەکەم دیارە ئەم بیرۆکەیە هاوڕێکی زۆر خۆشەویستم کاکە جەلیل گەورەدی لە ڕێی تەلەفۆنەوە بیرۆکەکەی بۆ باسکردمەوە بە هاوکاری بەڕێزیانەوە بە هاوکاری کۆمەڵێک خەڵک و کەسایەتی و کەسوکاری ئەم پێشەنگایە هەستاین بە کۆکردنەوەی ئەم وێنە کۆنانە کە ئەمانە هەمویان خۆیان لە کەسی جوان و کەسی شۆڕژێر و کەسی خاوەن تەجروبە و کەسی ئاینی و هەموو ئەوانی کە ساڵانێکی کۆن لە قەراخا ژیاون و خزمەتی ئەم ناوچەیان کردووە ئێمەش لە ڕوانگەی ئەوەی کە خزمەتێک بۆوام بکەینەوە چاکۆ پاداشتیان بینەوە هەستاین بە کۆکردنەوەی ئەم وێنانە. ناو مامۆستا جێزایە خەڵکی قەرەداغم زێدی خۆم ئێرەیە ئەو پێشانگایی کە ئەمڕۆ کراوەتەوە لە لێرە جێی شەنازیمانە کە خۆی لە خۆیان کۆکردنەوەی ئەرشیفی ناوچەکەمانە خۆی لە خۆیان کۆکردنەوەی هەموو ئەو کەسایەتیانەیە کە ڕۆژە لە ڕۆژان ڕۆڵ و کاریگەریان نەبووە لەسەر ئەم ناوچەیە لە زۆربەی زۆریشان لەوانەیە لە ناوەندی بڕیارا بوون. سەبارەت بە وێنەکان ئەم وێنانە کە پۆلێن کراوە وێنەیەکی تاکە کەسیە منۆک وەرچی قساس قسەی لەسەرەکەم وێنەکان دۆخێکی تایبەتی کەسایەتەکان دەرەکەن خۆشبەختانە زۆربەی زۆری ئەو وێنانی کە گیراون هەمووی بە ڕوخسارێکی جوانەوە پیشاندراوە ئەمە خۆی لە خوایە ئەوە گەێنە کە ئەو خەڵکانە گەشتبین بوون بەرامبەر بە ژیان.
کراوە بێت بەڕووی خۆشەویستان هەر کەسێک سەردانی کتێبخانەی گشتی قەرەدا بکە لە هەر ڕۆژێکە ئەتوانێت سەردانی ئەمەکەوە بۆ داهاتوش بەردەوامە بێ هەر کەسێک هەر خۆشەویستێک نەیزانیوە یا مەجای نەبوو یا وێنەکەی نەگەیشتووە لە داهاتوە ئەتوانێت وێنەکە بێنە لێرە داینێت. بەڵێ بەرزان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری دەگەڕێنەوە لای پەیامنێرمان چیانووری چیا سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش گرنگترین زانیاریەکان لای تۆ چین فەرموو. دیارە سەڵتیمە باشی ناگاتە لای چیا ئەگەر گوێت لە دەنگی ئێمە سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش گرنگترین زانیاری و کار و چالاکیەکانی ئەمڕۆی کەرکووک چیە فەرموو؟ سوپاس سڵاو لەیە و لە بینەرانی کەناڵی پەیام زۆر سوپاس لە دوێنێەوە کە ڕۆژی هەینی دەکاوە ئەمڕۆ شەمە و سبەینێش ڕۆژی یەکشەمە لە پارێزگاکانی عێراق بە کەرکووکیشەوە قەدەغەی هاتوچۆی تەواوەتیەوەتە قەدەغەی هاتوچۆی گشتیە لە بازگەکان ڕێگە نادرێ هاوڵاتی یاسایی داخلی شاری کەرکووک بێەوە بۆ چوونە دەرەوە شەر بە زەحمەت هاوڵاتیان دەتوانن بچنە دەرەوە لە ناو پارێزگای کەرکووک بە شێوەیەکی گشتی ئەو دوکان و بازاڕانەی کە ڕێگەیان پێدراوە دەتوانن دوکانەکانیان بکەنەوە و ئەگەر نا هیچ کەسێ ناتوانێت هاتوچۆ بکات لە ناو شاری کەرکووک بازگەی کاتی دانراوە بۆ سزادانی هەر هاوڵاتەیە کە قەدەغەی هاتوچۆ بشکێنێ ئەمەش لە دوای ئەوە هات کە هەفتەی ڕابردووش وەزارەتی تەندروستی هۆشداری داوە لە بەرزبوونەوەی ڕێژەی توشبوانی کۆرۆنای نوێ لە پارێزگاکانی عێراق لە شاری کەرکووکیش دوێنێکە بەڕێوەبەراتی تەندروستی کەرکووک هۆشداری داوە ئەگەر بێت و هاوڵاتیان نەتوانن پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن قەدەغەی هاتوچۆ بشکێنن و ڕێنمایەکان جێبەجێ نەکرێ ئاماری ڕێژەکان بەرز دەبێتەوە و ئامارەکان بەرز دەبێتەوە لەبەر ئەوەی داوایان کردووە و فەرمانگەی تەندروستی کەرکووک داوای کردووە کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و پابەندی ئەو ڕێنمایانە بن کە شانەی باڵای قەیرانەکانی عێراق دەری دەکات لە دوێنێەوە نەخۆشخانەی شیفا کە تاکو ئێستا نەخۆشیەکی کەم و توشببوویەکی کەمی کۆرۆنای لێ بۆ ئێستا ڕێژەکە بەرز بووتەوە بۆ زیاتر لە 50 نەخۆش کە ئێستا لە نەخۆشخانەی شیفان لە پارێزگای کەرکووک ڕۆژ بە ڕۆژ بەپێی ئەو ئامارانی کە وەزارەتی تەندروستی عێراق بڵاوی دەکاتەوە لە عێراق و لە کەرکووکیش ڕێژەکان بەرزتر دەبێتەوە ئەمە شوای کردووە کە ئەمڕۆ هەم فەرمانگەی تەندروستی کەرکووک هەڵمەتێک ئەنجام بدا لە چەند گەڕەکێکی پارێزگای کەرکووک بۆ ئەوەی بزانێ ڕێژەکان چۆنە بۆ ئەوی بزانێ ئایا کەسەیە توش بوو بێ و پێی نەزانی بێ بۆ ئەوەی راپۆرتێک بدەن بە فەرمانگەی تەندروستی کەرکووک و لایەنە پەیوەندیدارەکان سبەینێکە ڕۆژی یەکشەمەیە کە کۆتا ڕۆژی قەدەغەی هاتوچۆی گشتیە ئەو هەفتەی ڕابردوو کە تێپەڕێ بڕیارە لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی نیشتیمانی عێراق لەسەر راپۆرتێکی وەزارەتی تەندروستی عێراق بڕیاری قەدەغەی هاتوچۆی گشتی یاخود نا بڕیاری هەر بڕیارەکان بەو جۆرە بمێنێتەوە کە لە ڕۆژانی هەینی و شەمە و یەکشەمە قەدەغەی هاتوچۆی گشتی و لە ڕۆژانی دووشەمە تا پێنجشەمە قەدەغەی گشتی نامێنێتووە قەدەغەی هاتوچۆ لە کاتژمێر هەشتی ئێوارە بۆ 5 بەیانی دەست پێ دەکات بۆیە ئێستا قەدەغەی هاتوچۆ لە پارێزگای کەرکووکە و 3 ڕۆژە بەردەوامە وەکو پارێزگاکانی عێراق بڕیارە سبەینە بڕیاری کۆتایی لەو بارەیەوە بدرێ. هاتوچۆ لە چەند ڕۆژی ڕابردوودا ناڕزاییەک هەبوو لە کەرکووک گروپێک هەندێک ناڕزاییان هەبوو لەوەی کە قەدەغەی هاتوچۆ بووەتەوە کاری وەستاندنی ژیانی هەندێک خەڵک وا زیانگەیاندن بە تایبەتی بە کاسبکاران و خەڵکانی کە لە دەرەوەت بە جوڵەکانیان بژێوی ژیانیان پیا دەکەن. ئایا ئەم ناڕزاییە بەکوێ گەیشت و خەڵک ئێستا چیاڵێت تا چەند پابەند دەبێت بە قەدەغەی هاتوچۆ؟ ئەو ناڕزایەتیانە دیارە بۆ فەرماندەی گشتی
ئەو هێزانەیە کە لە کەرکووکەوە فەرماندەی ژووری عملیاتی کەرکووکە بۆ پارێزگای کەرکووکە بۆ لیژنەی باڵای قەیرانەکانی کەرکووکە لیژنەی باڵای قەیرانەکان لیژنەی باڵای قەیرانەکانی کەرکووک بڕیاری قەدەغەی هاتوچۆوە بڕیاری ئەوەی بەدەست نییە کە بتوانێت قەدەغەی هاتوچۆوە بشکێنێ لەبەرەوەی قەدەغەی هاتوچۆوە بڕیاری توندکردنەوەی قەدەغەی هاتوچۆوە لە لای لیژنەی باڵای سەلامەتی و تەندروستی نیشتیمانی عراقیە بۆیە ئەم داواکاریە تا ئاسێک داواکاریەکە تەنها بۆ ئەوەی پشتیوانی لەو هاوڵاتیانە بکەن لەو کاسبکارانە بکەن کە نیگەرانن لە قەدەغەی هاتوچۆوە ئەو ڕۆژانەی کە قەدەغەی هاتوچۆی گشتی ئەوان ناتوانن لە ماڵەکانیان دەرچنە دەرەوە بچن دوکان و کاسبی خۆیان بکەن بۆیە ئەمە وای کردووە کە ئەو داواکاریەوە ئەو بەیاننامەی کە هەندێک لە هاوڵاتیان وە لە گروپی شەقام بڵاویان کردەوە ئەمە سوودێکی نەبێت تاکو ئێسەوە ئیداری کەرکووکیش ناتوانێت وەڵامیان باتەوە لەبەرەوەی وەکو باسم کرد بڕیاری توونکردنی قەدەغەی هاتوچۆوە بڕیاری قەدەغەی هاتوچۆی گشتی و کەمکردنەوەی قەدەغەی هاتوچۆ لەلایەن لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی نیشتیمانی عراقیەوە لە بەخا بڕیاری لەسەر دەدرێ بۆیە کەرکووک ناتوانێت زۆر مامەڵە بەو بڕیارانەی عراقەوە بکەوە ناتوانێت ئەو بڕیارانەی کە لە بەغدادەوە دەردەچێت ئەم لێرە پشتگویان بخەوە جێبەجێیان نەکات. بەڵێ زۆر سپاس بۆ پێیان نێرمانچیان وری سپاس بۆ زانیاریەکانت. بەڕازدان و خۆشەویستان دیارە تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر دەرەنجام یا سەرنجامی چارەنووسی ستەمکاری و ستەمکار بێژەوەی بچینە لای تەوەری دووەم و کۆتایی زانیاری دیکە هەن لە ڕێگەی پامێرەکانمانەوە بۆتان بگوازینەوە لە سلێمانیەوە دەچینە لای پامێرمان ڕامیار عوسمان ڕامیار سڵاوی خوا لێ بێتۆم کاتت باش گرنگترین زانیاریەکانی ئەمڕۆی شاری سلێمانی چین. بەڵازدان دەچینە لای تەوەری دووەمی پەیامی ڕۆژ کە قسەکردن لەسەر سەرنجام یا چارەنووسی ستەمکار و ستەمکاریکە دوێنێ کە ساڵ ڕۆژی ڕاپەڕینەکەی ساڵی 1991 بوو هەر بۆیە لە دوێنێەوە توانین بڵێن دەرەنجامێکمان پێدەدات کە ستەمکار یاخود ستەمکاری دەرەنجامەکەی چۆن دەبێت کە دوجار ڕوبەڕووی چارەنووسێک دەبێتەوە لەسەرم بابەتەش لێرە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا پێنجوێنیمان کردووە بانخواز مامۆستا گیان بەخێر بێت. لە دوێنێ کە ڕۆژی ساڵیادی ڕاپەڕین بوو چه پەیوەندیەکی هەیە بەوەی کە بڵێن ئەمە دەرەنجامی ستەمکار بوو یا دەرەنجامی ستەمکاریە کە ڕاپەڕینی لێ دروست بوو؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه لای خۆم منش خۆشحاڵم بەم دیدار و هەروە بمشیان پێکەوتن و بەرنامەیە خی پڕگار ئێوەش و هەموو لایەک سەرکەوتوو بکات لەسەر خێر بەردەوامی بە ژیانمان ببەخشێ خی پڕگار زوڵ مستەم و خراپەکاری لەسەر ئێمە و لەسەر کۆمەڵگامان بە تاوەتی هەڵبگرێت عەدالەت و دادپەروەری ڕاستەقینە کە خوازیاری ویستی خی پڕودگار و بەرنامەی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم لە کۆمەڵگامانە بەرقرار بکات. بێگومان لە ساڵیادی ڕاپەڕیندا پەیامێکی زۆر گەورەی تێدا هەیە ئەویشەوەی کەوا ئامانجی ئەو ڕاپەڕینەی گەلی باشوور بێگومان بریتی بوو لەوەی کەوا زوڵ مستەمێک باڵی کێشا و بەسەر هەموو کایەکانی ژیانی ئەم وڵاتەدا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی قەومیەوە و هەروەها لە ڕووی ئاینیەوە و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتی و بێگومان ئابووریەوە بۆیە ڕاپەڕین لە ڕاستیە دەرهاویشتەی ئەو زوڵ مستەم و ستەمکاریە بوو بەرامبەر بەگەلێکی مسلمانی ستەم لێکرا و ئەنجام دەدرا بۆیە پەیامی ڕاپەڕین ئەومان پێ دەڵێ کە هەموو کاتێک کە زوڵم مستەم لەلایەن دەسەڵاتدارانەوە بەرپا ببێت بێگومان سەرنجامەکەی لە ناوچوون و تیاچوونی خودی کەسی ستەمکار و هەروە ئەو دار و دەستەیەتی کەوا بۆ نەتە پاڵپشتی بۆ ئەوەی کەوا بۆ ماوەیەک لە مێژوودا ئەوان ستەمی خۆیان بکەن و هەروەها خەڵکی خۆیان بچەوسێننەوە بۆیە لێرەوە ئێمە دەبێت هەمیشە سوپاسی خوای پڕودگار بکەین بە تایبەتی ئێمە لەم کوردستانی خۆماندا کە پێش 30 ساڵ لەمەوە پێش ئەو زوڵ مستەمە بەسەر ئەم میلەتەوە بەسەر ئەم وڵاتەوە نەما بەڵام بێگومان زوڵ مستەم لە هەر کەسێکەوە بێت زوڵ مستەمە ئەگەر کورد بێ ئەگەر عەرەب بێ ئەگەر فارس بێ و هەر کەسێک بیکە بۆ سەرنجامی هەموو ستەمێک بێگومان لە کۆتاییە تیاچوونە.
کەواتەمە مستەباس لە ستەم کرد لە ڕووی ئابووری اقتصادی کۆمەڵایەتی لەوانەیە کەسانێگە بن کە تەنها ستەم لە چوارچەوەی یەک شتا ببینەوە کەواتە ستەم لە ڕووی اقتصادی و کۆمەڵایەتی و ئابووریەوە چۆن دەکرێت ئێمە دەبێ بزانێکین ترسناکترین شتێک لەسەر کۆمەلگا و هەروەها وەکو دەرد و بەڵایەکەوا دەدا لە کۆمەلگا بریتە لە مەسەلەی ستەم لە هیچ وڵاتێکدا لە هیچ مەملەکەت و هەروەها کۆمەلگایەکدا ئەگەر هات و ستەم و ستەمکاری باڵی کێشا هەموو کایەکانی ژیانی گرتەوە بێگومان ئەو کۆمەلگایە بەرەو داڕمان دەچێت بەرەو نائیستیقراریەت و هەروەها نائارامی دەچێت بەرەو ئەوەچێکەوە مشکیلە و گیر و گرفتەکانی بێگومان زۆرتر و هەروەها کەڵەکە ببێت بۆیە ئێمە زۆر جار ئەوەی کەوا هەمیشە خوازیاری خەڵکە لە ڕووی عەدالەت و دادپەروەریەوە ئەوەی کەوا دادپەروەری هەمەلایەنەیە وەکو چۆن لە هەموو بوارەکانە پێویستە دادپەروەری بەرقرار ببێت و هەروەها بەرپا ببێت بێگومان دەبێت زوڵم مستەمیش بە هەموو جۆرەکانیەوە ئەبێ ڕیشەکێش بکرێت و هەروەها نەمێن ئەگەر هات و زوڵم مستەمەکە جەستەیی بوو ئەگەر هات و زوڵم مستەمەکە ئابووری بوو ئەگەر هات و زوڵم مستەمەکە سیاسی بوو ئەگەر هات و زوڵم مستەمەکە کۆمەڵایەتی بوو ئەگەر هات و زوڵم مستەمەکە بەرامبەر بە تاک ئەنجام ئەدرا یاوەکو بەرامبەر بە کۆمەڵێک بەرامبەر بە کۆمەڵە خەڵکێک ئەنجام دەدرا دەبێت تۆ لەم کاتەدا بزانی ستەم هەر ستەمە بۆیە ئەو ستەمەی کەوا شتێک نییە بە ناوی ستەمی گەورە و بچووکۆ بێ هەموو ستەمێک بێگومان لە لای ئینسان بەڕاستی مەردوودە و هەروە مەرفوضە لە پەیامی خوای پەروەردگار و لە پەیامی پێغەمبەرانە عەلەیهیمو السەلات وەسەلام بەگشتی و پەیامی بەرزی ئیسلامەتیش هەمیشە ئەومان پێ دەڵێ کە ئێمە ڕێگەی دادپەروەری بگرینە بەر و بە هەموو شێوازێک هەوڵی خۆمان بخەینەگەڵ بۆ ئەوەی کەوا دژی ستەم و ستەمکاری ببینەوە چونکە بەنەمانی ستەم و ستەمکاری بێگومان ئیستیقراریەت و ئارامی ئەگەڕێتەوە بۆ وڵات و هەروەها بۆ هاونیشتیمان بەگشتی کەواتەمە مستەعبێ ئینسانی مسلمان چۆن ڕوبەڕووی ستەمکاری ببێتەوە ئایا بە کردار یان بە گفتار بێگومان نەک لە مەسئلەی ڕوبەڕووبنەوەی ستەم و ستەمکاریدا تەنها بە قسە بەڵکو هەمیشە خوای پەروەردگار داوای کردارمان لێ دەکات خوای پەروەردگار هەمیشە داوای کردار لە مرۆڤەکان دەکات بە تایبەتی بۆ بابەتێکی ئاوا گەورە کە ژیانی خەڵک بکەوێتە خەتەرەوە و هەروە نائیستیقراریەت و نائارامی دروست ببێ قۆڕەکاری دروست ببێ و هەروەها خەڵکی لە بواری ژیانیان لێ تێک بچێ و هەروە ئەم وڵاتە ببێتەوەی ئەوەی کەوا ترس و بیمێک لە دڵ و دەرونی خەڵکیدا بەرقرار ببێت بێگومان لەم کاتەدا پێویستە ئینسان نەک تەنها بە قسە بەڵکو دەبێت بە کرداریش ڕوبەڕووی هەر جۆرە زوڵم مستەمێک کە بێتە ئاراو ببێتەوە ئێمە ئەگەر سەرنجی ڕابردووی ڕاپەڕینی بەهاری 1970 بدەین بەڵێ پێشتر خەباتی گەلی کوردستان لایەنە سیاسیەکان بەگشتی و هەروەها خەڵکە جەماوەری کوردستان پێشتر قسە و هەنگاوی زۆر نراوە بۆ ئەوەی کەەوە ئەم زوڵم مستەمە نەمێنێت و هەروەها زۆر بەیانات و هەروەها زۆر کۆڕ و مناسەبە و لەوانەیە ڕێگای دیبلۆماسیەت و ئەمانە گیرابێتە بەر بەڵام بە عەمەلی و بە کرداری بێگومان کاتێکەوە ئەم میلەتە ئیتر دەگاتە چۆن دەڵێ بینەقاقای دەگاتە ئەوەی کەوا هیچ تەحملی نەمێنێ دەبینی بە کردار و بە هەڵوێست دژ بەدام و دەستگاکانی ڕژێمی بەعسی ئەو کاتە دەوەستێتەوانێ و ئەوە بوو لە ماوەیەکی زۆر نزیکە بەویستی خوای پەروەردگار و پاشان بە هەوڵ و هیممەت و تێکۆشانی هەمەلایەنە هەموو دام و دەستگاکانی بەعس لە وڵاتەدا ڕادەماڵرێت و هەروەها نامێنێت لەبەرەوە ئێمە دەبێ ئەگەر هات و ڕوبەڕووی زوڵم مستەمەکە بە قسە بوو دەبێ بە قسە لە شوێنی خۆیدا ئەگەر بە بەیاننامە بێ ئەگەر بە محاضرات بێ ئەگەر بە کۆڕ و مناسبە بێ وهروە ئەگەر لە وتار و هەروەها دوانگەکانەوە بێ خۆگەر هاتە بواری کرداریش بێگومان دەبێ ئینسان بەرامبەری بۆ سێتەوانێ بە قووەتی بەهێزی بەدەستی بە هەڵوێستەکانی و هەروەها ببوونی دەبێ هەموو ستەمێک ڕەتکاتەوانی و نەیڕستم بەسەر کۆمەلگاوە بمێنێت زۆر باشەوە کاتێک ئێمە باسی ئەوە بکەین جیلی تازە دەڵێن ئەمە هەموو ستەمکاری کێسە لە دەسەڵاتی کوردیدا هەیە ڕەنگە یەکێک ڕاست بێتەوە بڵێ دەسەڵاتی بەعستان نەبینی قەینە ئەمانە خۆمانن واتە بە جۆر لە جۆرەکان مادام ستەمکاری کە ئێستا کورد دەیکا بەرامبەر بە خۆمان و خۆمان دێکن بەرامبەر بە خۆمان خەڵکانێک دەیانەوێ ئەمە قبول بکەین چونکە ئەوەی کە کردومانە بەرامبەر بە غێرە کورد بووە بۆیە قبولمان نەکردووە ئایا خوای گەورەیە ئیسلام دەسەڵاتێکی ستەمکار یا حکومڕانێکی ستەمکار ئەگەر موسڵمانیش بێت چاوپۆشی لێەکە بەرامبەر بەوەیە گەر بۆ نمونە بڵێن کاکەمە موسڵمانە قەینا ستەمیش بکات جیاوازە لەوەی گەر حکومڕانەکە موسڵمان نەبێت وەڵاهی ئەو پێم وانییە ئەو وابێ لە ڕاستیدا ئەو خەڵکانی کەوا دەیانەوێت کۆمەڵێ پاسا و بێننەوانێ بۆ ئەوەی کەوا خەڵکانێکی زاڵم مستەمکار درێژە بە ژیانی
ستەمکاری خۆیان بدەن پێم وایە شتێکی زۆر لاواز و هەروەها زۆر زەعیفە چونکە ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕوانگەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم ئەگەر تێ بفکرین بۆمان ڕوون دەبێتەوانێ هەر زوڵم مستەمێک لە هەر شوێنێکی ئەم بوقع و لە هەر شوێنێکی ئەم سەرزەویە ئەنجام بدرێ لەلایەن هەر کەسێکەوە بێت وەک دەوتێ ئەمر بێ یا زەید بێ بە زمانی کوردی بێ یا بە زمانی عەرەبی بێ بە زمانی تورکی بێ یا وەکو بە زمانی فارسی بێ لە ڕۆژهەڵات بێ یا وەکو لە ڕۆژ ئاوا ئاینی پیرۆزی ئیسلام دژی دەوەسێتەوانێ بۆیە بەڕاستی ئەمە بەشێکی ئەگەڕێتەوانێ بۆ ناهۆشیاری ئەو خەڵکانی کەوا ئەمە دەڵێن ئێمە بۆچی ڕاپەڕینمان کرد ئەو خەڵکە ئەوەتانێ لە چەندەها کۆر و مناسبە و هەروەها محاضرات و هەروەها بەرنامەکانە ئەو ڕوون دەبێتەوانێ لە ئەنجامی ئەوەی کەوا زوڵ مستەمێک لە وڵاتای ئێمە دژیان ڕاپەڕیون خۆ زوڵ مستەمە بە تەنها حیزبی بەعسی عەرەبی ئیشتراکی نەیدەکە وەکو عەرەبەکان بەڵکو ئەو بە هاوکارەکان و بۆوانە دەیکردکەوە لەم کوردستانە ببوونە پیاوی ڕژێم و هەروە هاوکاری ڕژێم بوون و زۆربەشیان لەوانەیە چەکدار بێتن لە ناو ئەم میلەتەدا بۆیە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێت قسەیەکی لێ دەگێڕنەوە کە دەڵێ دەوڵەت ئەگەر هات و عەدالەت و دادپەروەری تێدا هەبوو بەردەوام دەبێت ئەگەر کافر و بێباوەڕیش بێت بەڵام ئەگە هات و دەوڵەتێک ئەگەر هات و زوڵم و ستەمی تێدا بەرپا بوو بەڵام دادپەروەری تێدا بەرپا نەبوو بێگومان ئەگەر موسڵمانیش بێ بێگومان بەردەوام نابێت بۆیە هەر جۆرە زوڵم و ستەمێک و لەژێر هەر ناوناونیشان و پەیامێک و بەرنمەیەکدا بە هەر زمانێک لەم سەرزەویەدا بکرێ بێگومان شتێکی خەتەرە و هەروە شتێکی مەڕدودە ئێمەش لە کوردستانە کاتێکەوە ئەگەر لە یەک تاک بە تاکی هاوڵاتیانی ئەم نیشتیمانە بپرسین بۆچی ئێمە ڕاپەڕینمان کرد بۆچی ئێمە دژی زوڵم مستەم وەستاینەوە بۆچی سەدەها و هەزارەها شەهید و ڕۆڵی ئەم وڵاتە تیاچوو سەدەها و هەزارها خەڵک بێگومان لەوانەیە ئێستا خاوەن پێداویستی تایبەت بێ بەهۆی ئەو ڕاپەڕینەوە بێگومان بۆ بەرپاکردنی دادپەروەری بۆ ئەوەی کەوا یەکسانی لە ناو دانیشتوانی ئەم وڵاتەدا بێ هەمومان بەشدار بووین لە ڕاپەڕین دەبێ هەمووشمان بەشدار بین لەو سەرۆت و سامان و هەروە لە خێروبێری ئەم وڵاتە بۆیە ئەمە وا دەکا کە بەڕاستی کاروانی ئێمە درەنگ بکاتە جێ ئەو جیلشی کە ئێستا دروست بووە کەوا هەندێشت دەڵێ بەڵێ ئەوەی نەبینیوە بەڵام بیستوێتی لەبەرەوە ئێمە لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتوشدا وەکو میلەتی کوردی موسڵمان لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی کۆمەلگا و هەروەها لەسەر ئاستی حکوومەت و دەوڵەت ئەبێ ستەممان بەلاوە شتێکی قیزەون بێ و هەروە دەبێت دژی بوەستین زۆر باشە کەواتە مامۆستا ئەگەر کەسێک لەگەڵ کەسێکی ستەمکارا بێت پشتی بگرێت لەگەڵ بیر و بۆچوونەکانیا بێت بەشدار بێت لە ستەمەکەی حکومی شەرعی چیە بێت وەڵی ئەمە یەکێکە لەو خەتەرانی کەوا ئەمڕۆ ئێمە بەداخەوە لەسەر ئاستی گشتی جیهانی ئیسلامی و هەروە کوردستانی خۆشمان گیرۆدەی بووین بێگومان ئەو زاڵم مستەمکارانە بە درێژایی مێژوو سەیداخان هەتا وەکو دەکاتە ئێستا بەتەنها خۆیان نین کە زوڵم مستەمەکەیان کردبێ هەمیشە کۆمەڵە لە حەشەم لە خەڵکی وەک دەوترێ بە چواردەوریانەوە هەن ئەوسە ئەوان توانیوانە زوڵم مستەمەکەیان پێ بکرێت لەبەرەوە خۆی پەروەردگار ئەمە بە مەیل باس ئەکا بەوە باسەکە کە بە ڕوکون باسی دەکا بۆ لای زاڵم دەفەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار ئێوە بە هیچ شێوەیەک ڕوکون یعنی مەیلی قەلبی وەکو دەڵێت بە مێژ کتابێ ئەفەرمێ خۆتان مەدەنە پاڵ مەبەنە پشت و پەنای ئەوانی کەوا زوڵم و ستەمیان کردووە نەوەکو تووشی ئاگری دۆزەق ببن و هەروە تووشی سزا بدەن لەبەرەوە زاڵم و ستەمکار بێگومان بە تەنها خۆی زوڵمەکە ناکە خەڵکانێک لە دەوریاتی بۆی خۆی پڕۆگار فەرمێ إن فرعون وهامان وجنوده ما كانوا خاطئين وهروها هيك لبياوساكن لتابعين دفرمي الظالم أو كاستمكاره والمعين له أو كوابشتوانيتي وهروها دفرمي والمحب له سواء أو شيء كواستمكي بيغوشا أفرمي وكو يك واناني بويا براسي دبي بزانكين بە هیچ شێوەیە بە هیچ هەنگاوێک بە هیچ قسەیەک نەبینە پشگیر و پشت و پەنای ئەوانی کەوا زوڵم و ستەم دەکەن بە تایبەتیتر لە وڵاتی ئێمەدا کە زۆر جار من حەزەکەم ئاماژە بۆ بکەم کەوا پرۆسی هەڵبژاردن هەیە لە وڵاتەدا زۆر جار بێگومان بەو پەنجەی شایەتومانی خەڵکانێکی موسڵمان کە دەنگ دەدەن بە خەڵکانی کەوا حیزبەکەیان دەسەڵاتەکەیان ڕابردویان ماوەی 30 ساڵە زوڵم و ستەم دەکەن بێگومان ئەوانش بەشدارن لە دەرهاویشتەی هەموو جۆرە هەنگاوێکی ناشەرعی ناشایستە و هەروەها نایاسایی و سیاسی کە لە وڵاتە دەنرێت و لە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی نییە بۆیە بە کورتی لە ڕووی شەرعیەوە حرامە گوناهە تاوانە بابایەکی موسڵمان چ پیاو بێت چ ئافرەت بێک بە هەنگاوێک لە هەنگاوەکان بە قسەیەک بە ڕستەیەک بە دێڕێک بە شیعرێک چ جای بە بەیاننامە و هەروەها دەنگدانێک پشگیری بکات لە خەڵکانێکەوە زوڵم و ستەم دەکەن لە وڵاتەدا گوناهبارن و هەروە تاوانبارن ئەو زاڵم و ستەمکارە چەندە بمێنێتەوانی لەسەر زوڵم و ستەمەکەی بەردەوام بێگومان ئەم بەشدارە تیایدا وەکو چۆن بە پێچەوانەکەیش و هەروایە
زۆر باشە مامۆستا کەواتە زۆر جار هەر ئەوەی کە لە ڕیزی پێشەوەی مزگەوتەکانە نوێژ دەکات سیر دەکەی بە هەمان قسەی جەنابەت دەنگە داتە فڵانە دەسەڵات کە ستەم دەکا بەڵام ڕەنگە قەناعەتی بەوە نەبێکام لە سەڵاتە ستەم کار بێ بۆ نمونە لەوەی کە ئەڵێن 4-5 ساڵە قوتی خەڵک دەبڕن موچە پاشەکەوت دەکەن موچە نادەن ئەو قەناعەتی وایە کە لە ئەسڵا بۆ نمونە چۆن پاساوەکانی حکوومەت دێنێتەوە دەڵێ کاکە ئەوەندە داهاتەیە ئەوەندە چۆن حکوومەت پاساو دێنێتەوە ئەم باوەڕ دەکا واتە بە جۆر لە جۆرەکانیش پاساو دێنێتەوە بۆ ستەمکاریەکە ئایا چۆن مامەڵە لەگەڵم جۆرە کەسانەیە دەکرێت چۆن قەناعەتی پێ بگرێت کە ئەمەی ئەم دەسەڵاتە دەیکا ئەمەش ستەمکاریەوە چارنووسی تۆش وەکو چارنووسی ئەو دەبێت بێگومان وما على الرسول إلا البلاغ المبين لست عليهم بمسيطر ئەوەی کەوا ئێمەمانانێک کە تا ئەندازەی خوای پڕگا لطفی لەگەڵا کردوین هۆشیارێکمان هەیە و هەروەها جەماوەرێکی زۆریش بێگومان لە کوردستانە ئەو هۆشیاری بۆ دروست بووە کە ئەمە کاکە زوڵم مستەمە یعنی ئێمە بۆتانیان بۆ ناکەین وارووا ئێمە شتێکیان بۆ هەڵنابەسین لە هەنگاوە سیاسیەکانیانە لە ئابوووریەکانیان لە مەسەلەی موچەدا وەرووا لە مەسەلەی بواری دیبلۆماسیەت و پەیوەندیەکانی کاروباری ئەم وڵاتە و لەسەر ئاستی دەوڵەت لەسەر ئاستی حیزبە باڵادەستەکانی ئەم وڵاتەدا یعنی ئێمەمانانێک دەرگ بەوە دەکەین کەوا بێگومان و زوڵم مستەم هەیە بەداخەوە جێگەی نیگەرانیە ئەو دەستەواژەی کە جەناب قسەی کە جەناب فەرموود یعنی خەڵکانێک نوێشکەر بن وهروها لە ڕیزی پێشەوە بن هەتاوەکو ئێستا لە نوێژەکان تێنەگەشت بێتن بەڕاستیەکە لە زانایە کاکزە لە جوان دەفەرمێ خەڵکانێک لە بازاڕەوە دێن بۆ مزگەوت بە ڕۆحی بازاڕیەوە بەڵام بە ڕۆحی مزگەوتیەوە ناگەڕێنەوە بۆ بازار بۆیە ئێمە دەبێ ئەو نوێژەی کەوا دەیکەین بۆ خوای پەروەردگار دەیکەین کە نوێژ توحید و یەکتاپەرستی تێدا هەیە کە ئینسان بەرامبەر بە خوای پەروەردگار و هەروەها نوێژ بێگومان ئینسان وا لێ دەکا هۆشیاری کە بەرامبەر بە هەموو جۆرە زوڵم مستەمێکەوا لێرە و لەوێ دەبێ لەبەرەوە نوێژکردن و بوون لە ڕیزی پێشەوەی مزگەوتەکان و پشگیریکردنی زاڵمان و ستەمکاران بێگومان پێکەوە کۆ نابێتوانێ ئەو جۆرە کەسانش بێگومان چوونیەک نین لەوانەیە خەڵکانێکیان تێدا هەبێت وەستەیقەنەتها ئەنفوسهم لە دەروونە وەکو من و تۆ دەزانێ کە ئەوە ناحەقیە کە ئەوە زوڵمە کە ئەوە ستەمە بەڵام پێ دەچێت بەرژەوەندیەکی مادی تێدا هەبێت ئەو بەرژەوەندی مادیە هۆکاری ئەو بێکەوە ئەم کەسە بێڵێتەوانێ لە هەموو محاڵەتانەدا ئێمە وەقول للناس حسنا لەگەڵ دەوروبەرەکانی خۆماندا بە جوانترین شێوە مامەڵە دەکەین هەوڵ ئەدەین ڕوونکردنەوەیان بۆ بدەین و هەروە باسوخواسی ڕاستەقینان بۆ بخەینە پێشا و پێیان بڵین کاکە بەڕاستی ئەمانە زوڵم مستەمەکانە درویان بۆ ناکەین لەبەر 1 و 2 3 و 4 ئەمە ستەمەکە دیار و ڕوون و ئاشکرایە ئەساوە لەعەلە دەریکابراوەتی بەشک ڕۆژە لە ڕۆژان ئەوانی بێنەوە بەهۆش خۆیانە و هەروەها نەبنە پشگیری ئەم جۆرە کەسانی کەوا زوڵم مستەمە بەڵام مامۆستاگەر هاتی ئەوان بە قەنەعەت نەگەیشتن و پێیان وابوو کە ئەمانە ستەمکار نین ئایا هەر بەشدارن لەو ستەمە هەمان حکمی شەرعی و هەمان تاوانیان دەبێت وەڵای لە ڕاستیدا ئینسانی موسڵمان ملزەمە بەوەی کەوا خاوەن پەیامێکی تایبەتی خۆی بێت ئێمە داوای ڕوون و ڕاشکاویمان لێکراوە لە عەقیدە و بیر و باوەڕماندا لە هەڵوێست و لە گفتارماندا لە ڕەفتار و لە سلوکیاتماندا بەڕاستی ئینسان دەبێ ڕازگۆ بێ ئینسانی موسڵمان دەبێ ڕازگۆ بێ لەگەڵ خوای پەروەردگارە لەگەڵ پێغەمبەری خوادا لەگەڵ ئیسلامدا و هەروەها لەگەڵ مسلمانان و دەوروبەریدا بەڕاستی بە دەستێک وەک دەوترێت دوو کاڵک دوو گوندۆرە هەڵناگیرێ ناکرێت تۆ لەبەر کۆمەڵی مەسلحەت و بەرژەوەندی تایبەتی خۆت لەگەڵ یابیت و بەڵام مان کاتە ئەم هەموو زوڵم مستەمر لەسەر ئاستی کاروباری ئەم وڵاتە دەبینی تۆ بێدەنگبی بۆیە ئەم جۆرە کەسانە ئەتوانم بڵێم لە ناو هەڵەدان ئەتوان بڵێم نیان پێکاوە لەبەر خاتی مەسلحەت و بەرژەوەندیەک بەڵێ لەوێ بەڵام ئایا چەندە ئینکاری منکەڕەکانی پێدەکرێت چەندە دەتوانێت بەشدار بێت لەوەی کەوا کاکە ئەم زوڵم مستەمە ئەنجام نەدرێ لەبەرەوە زۆر کەسێ بە پاساوی ئەوەی کەوا گوایە نەخێ ئێمە پشگیریان نی نەخێ من دەنگی پێ نادەم نەخێر من دژی ئەوەم بەڵام لەبەر مەسلحەتێکی دنیایی لەوێم لە ڕاستیدا ئەبێ بزانێ خوای گەورە ئەفەرمێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة دەبێ ئینسان بترسێ کێ دەڵێ عەذاب و سزایەک و واروها بارودۆخێک نایەتە پێشەوانی تۆ بە ناوی بەرژەوەندی شخصی بە ناوی بەرژەوەندی تایبەتی لەگەڵ ئەو کۆمەڵە فی ئەو گروپ و خەڵکانەدا هەنگاو دەنی لە کتۆپڕێکدا خوای پەروەردگار سزایەک و واروها گۆڕانکاریە نایەنێت سەرنجامەکەی نەک ئەوی پێوە دەسووتێت و لە ناو دەچێت پێدە تۆشی هەر پێ لە ناو بچێت مامۆستا ستەمکاری و ستەم لەوتەی مرۆڤایەتی هەیە هەبوو بێت بەڵام دەکرێت دەسەڵاتی کوردی خۆماڵی خۆمان لە ئەنجامی ستەمکاریەکانی بەعس دەسەڵاتی کرد بێتە دەست ڕۆژانێ خۆیان ژێردەستە و ستەم لێکراوی دەستی بەعس بوو بن ئێستا ئەمیش ستەم بکە و خۆشی نەزانێ کامە ستەمە دەیکات بێگومان
دەبێ هەموو دەسەڵاتێک بزانێت دەسەڵاتەکەی هۆکاری بەقاومانەوەی بە دادپەروەری دەبێ. هەموو دەسەڵاتێک کە زوڵم مستەم بکات دەبێ بزانێ ڕۆژە لە ڕۆژان بەهۆی زوڵم مستەمەکەیەوە لە ناو دەچێت. بۆیە هەموو ئەو سەرگوزشتە و هەروەها بەسەرهاتانی کەوا لە قورئانی پیرۆزدا دەربارەی فرعون و دارودەسەی فرعون دەربارەی زۆر لە گەل و نەتەوەکانی تر خوای پروردگار بۆ ئێمەی بەیان کردووە بۆ ئێمەی تۆمار کردووە هەر هەمووی بۆ عیبرەت و بۆ موعیظە بۆ ئامۆژگاریە. یعنی دەبێ بزانێکی ئەو دەسەڵاتی کەوا ئەمڕۆ دەیوێستم بکات دەیوێت قۆڕخکاری بکات دەیوێت بەڕاستی مافی ئەو خەڵکە پێشێل بکات مافەکەیان پێنەدا دەبێ ئاگادار بێت تەنها ئەوە نییە ئەمڕۆ بە تەنها ئەو لەسەر زەویە دەسەڵات بێ دەسەڵاتی هەبێت و وەروە دەسەڵاتی کەوت بێتە دەست لە پێش ئەو خەڵکانێکی تر دەسەڵاتیان هەبووە جاگەر لە مێژوودا بەباشی بەچاکی بەدادپەروەری هەنگاوەکانی ژیانی حکومڕانی و سیاسیان نابێت بێگومان بەقاومانەوەیان زیاتر بووە بەڵام ئەگەر هات و زوڵم و ستەمیان بوو بێت بێگومان خوای پروردگار دەفەرمێت وتیلکە القوڕا ئەهلەکناهم ئەوان ئێمە لە ناومان بدون بەهۆی چیەوە بأنهم ظلموا بما ظلموا چونکە لە ڕاستیدا زوڵم مستەمیان کردووە بۆیە دەسەڵات لە هەر شوێنێکدا بێ بەتایبەتی ئێمە قسە و باس و خواسەکەمان و هەروە ڕووی دەممان لەگەڵ دەسەڵاتی هەرێمی کوردستانی خۆمانە لەگەڵ ئەم وڵاتەدا کە ئێمە پێیدا دەژین دەبێ بزانێکین لە پێش ڕاپەڕینە دەسەڵاتێک هەبووە بۆ ماوەی 30 ساڵ و پێش ئەویش خەڵکانێکی تر دەسەڵاتیان لە دەستا بووە بەڵام بەهۆی زوڵم و ستەمەوە دەسەڵاتەکان لێ دەستچووە بێگومان دەبێ عیبرەت و دەرس و ئامۆژگاری لێوە بکەن. خەڵک بەجۆر لە جۆرەکان بەرامبەرن بەڵێنانی خوای گەورە پەلەیەتی پەلە یعنی دەڵێن زۆڵم لە 30 ساڵ زیاتر وانە ئەم مژدەیەی ئەم بەڵێنەی خوای گەورە کە هەمیشە زۆڵم کۆتایی پێدەی وامە چارەن و سیستەم کارانە چۆن دێتە دی کەی دێتە دی ینی وەڵامێک بۆوانی کە پەلەیانە لە بەدیهاتنیەوە بەڵێنانی خوای پەروەردگار بێگومان لە قەرارات و بڕیاراتی خوای پەروەردگارە لا يسأل عما يفعل وهم يسألون یەکێک لە ناوەکانی خوای پەروەردگار الحەکیم و دانایە کە لە قورئانی پیرۆزدا لە چەندەها شوێندا هاتووە وبيغمبري خاص صلى الله تعالى عليه وسلم نفرمدي ذا بيمان دفرمي إن الله يمهل للظالم حتى إذا أخذه لم يفلته أو كما قال أفرمي خوي برودقار بحكيمي وبلزاني وكاربجيي خوي بزاناي وبداناي خوي زور جال لبو ظالمان مستمكاران مولتك ددا مجالي كان بيددا جام مجالك لبردوشته يكمين ينبو أوي كوا أمانة ليزدادوا إثما مادەم ساڵم مستەمکارن بۆ ئەوی کەوا زوڵم مستەمیان بەردەوام کەن بێگومان عاقیبەتیشیان و سزاکان زیاترەکە بەشێکشی بۆ ئەوەیە کەوا لە عەدالەتی خوای پروردگار ئەوەیە کەوا مۆڵەتێکیان پێ بدا بۆ ئەوەی کەوا بەڵکو ڕۆژێ لە ڕۆژان تۆبە بکەن و پەشیمان ببنەوانی و هەروەها واز لەو زوڵم مستەمکاریە بێن بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم خوای گەورە مۆڵەتەکان پێ دەدا بەڵام هەچ کاتێک گرتنی قراری خوای پروردگار بۆ لە ناوچوونیان کاتی هات بە لەحظە بەسانیە دوا ناکەوێت ئەوەتانی باسی فرعونمان بۆ کە خوای پروردگار فەرمی وفي موسى إذ أرسلناه إلى فرعون بسلطان مبين أفرمي ناردمان بلا فتولى بركنه وقال ساحر أو مجنون فأخذناه وجنوده فنبذناهم في اليم دعاء ويكوا موسى ڕوبەڕووی دەبێتەوانی فرعون هەموو زوڵم مستەمە دەکا کوڕەکانی سەر دەبڕین و هەروە کشەکانی دێشتنەوانی ماڵ و سەرۆت و سامان و مەملەکەت و هەروەها مافی خۆیانی لێ داگیر دەکردن بەڵام لە کات و ساتی خۆیدا خوای پروردگار بێگومان گرتی لەبەرەوە ئێمە دەبێ هەمیشە بڕوامان بە بڕیارەکانی خوای پروردگار هەبێ خوای پروردگار بڕیارەکانی بەجێن و لە شوێنی خۆیدان و دڵنیابین زاڵم و ستەمکاران وەکو چۆن لە مێژوودا لە دەستی دەسەڵاتی خوای پروردگار قوتار نەبوون لە ئێستا و لە داهاتووشدا بێگومان قوتار نابن بۆیە ئێمە نابێت پەلەمان هەبێت بێگومان خوای پروردگار لەبەر حکمەتێکە کەوا خۆی دەیزانێ و ئەگەرنا لە کات و ساتی خۆیدا خوای پروردگار هەموو شتێکیان لێ دەسێنێتەوانێ و کۆتایی بە ژیان و هەروە بە دەسەڵاتی ستەمکارانیان دێنێت زۆر باشە مامۆستا ستەمکردن چ کاریگەرێک لەسەر شکۆی مرۆڤ دروست دەکات وەڵا خودی ستەمەکە جارە پێش هەموو شتێک دەڕێت بۆ کەسی ستەمکار یعنی کەسی ستەمکار لە هەموو بوارەکاندا یعنی ژیانی لێ تێک دەچێت ئەم کەسە وای لێ دێ تەنانەت یعنی ئەمین نییە لە ماڵ و مناڵی خۆی ئەمین نییە لە دەوروبەر و لە لەوانی کە پارێزگاری لێ دەکەن ئەمین نییە لەو جێش و قووەت و هێزی کەوا هەیەتی هەمیشە بێگومان زاڵمان مستەمکاران چوونەتە زبڵدانی مێژووەوە ناشرین بوون گواستە دامسین و حسن مبارەک و هەروەها فڵان و فیساری تر بۆ ماوەیەکی ئەگەر خەڵکی حسابی بۆ کرد بێتن بەڵام بە شێوازێک ناشرین بوون خەڵکی بۆ غەیری باسکردن بۆ عیبرەت و ئامۆژگاری بۆ هیچ شتێکی تر باسییان ناکە لەبەرەوە ئەو ئینسانی کە تا دوێن ستەمکار بوو بە حسابی خۆی شکۆمەندی هەبووە عیزەتی هەبووە
دەبینی لە لای خەڵکدا ئەو شکۆمەندی دێر هاتووە یعنی ئێمە هەست بەوە دەکەین کەوا خەڵکانێک بەرامبەر بەو دەسەڵاتە ستەمکارە زۆر بێتاقەتن واروها زۆر بێزارن لەبەرەوە شکۆمەندی بە عەدالەتەوە بۆ ئیبن تەیمیە ئەفەرمێ کۆی هەموو شتە باشەکان لە دادپەروەریدایە وە کۆی هەموو شتە خراپەکان لە زوڵم و لەستەمدایە وە شکۆمەندیەکەی بێگومان نامێنێ واروها دەوروبەرەکەی ڕۆژە لە ڕۆژان شۆڕشی بەرامبەر دەکەن واروها لێ ڕادەپەڕن ئەو کاتە لەوانەیە لە وڵاتی خۆیدا جێگەی نابێت و زۆر جاری تەنانە لە وڵاتی دەوروبەری شار جێگەی نابێت جار لەسەر قسەی شەیدا هەندێک لە بەرپرسەکان لە دوێنێەوە تا ئەمڕۆ باسییان لەوە دەکرد بە شکۆداریەوە یادی ڕاپەڕین دەکەینەوە لە کاتێکە خۆیان ێستا بەشێکن لەو گەندەڵ و فەسادی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئیدی نازانم ئەم شکۆداریە کامەیە کە دەیان و یادی بکەنەوە وەڵاهی زۆر بە کورتی شکۆداری لەوەدایە کە تۆ لە خزمەتی میلەتەکەی خۆتا بیت لەوەدایە کە ماڵ و سەرۆت و سامان و داهاتی ئەم وڵاتە لە ڕاستیدا لە خزمەت میلەتەکەی تو خۆتان سەرفی بکەیت تۆ بێنی سەرخان و ژێرخانی ئابووری ئەم وڵاتە بە شێوازێک لێ بکەیتەوە خەڵکی بخەیتە ناو دڵڕقاکەیەکی زۆرەوە ترس و بیم و بێتاقەتی بەرپا بکەیت لەم وڵاتەدا من وا نازانم شتێک ما بێ کە شکۆمەندی بێ بەڵام پێم وان نییە ئەوانەی کەوا باز لە شکۆمەندی دەکەن خۆشیان قەنەعەتیان بۆ قسە بێت زۆر باشە مامۆستاگیان زۆر سپاس دەکەین لە کاتمانگرتی سپاس بۆی کە میوانی پەیامی ڕۆژ بیت ڤیتیەکمان ماوە دەچینە لای ڤیتی خەڵاتکردنی بەشداربووانی پرۆژەی سمبولینش بۆ باڵاپۆشی کە لە کەرکووک چیانوری راپۆرتێکی بۆ ئامادەکردین با پێکەوە بینی دێ و راپۆرتە بین لە چوارچێوەی پڕۆژەکانی مانگی باڵاپۆشیدا ناوەندی کەرکووکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان خەڵاتی یەکەمەکانی پێش بڕکەی نووری بۆ باڵاپۆشی کرد کە لە چەند مانگی ڕابردوو بە ئامادەبوونی نزیکەی 100 بەشدار بوو تاقیکردنەوەیان لە کتێبی باڵاپۆشیدا ئەنجامدا بوو ئەو بەشداربووانە کە یەکەمی پێش بڕکێکە بوون خەڵات کران و وێڕای سوپاسی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هیواشیان خواست ئەم جۆرە پرۆژانە بەردەوامیان هەبێت میرەبان بە خێراتنی کەناڵەکەتانەکەم سپاس بەخوای گەورە توانیم ئەم ساڵ بمەیەکێ لە بەشداربووانی پرۆژەی نوور و توانیم پلەی یەکەم بەدەست بێنم لە کتێبی باڵاپۆشی لە فەزڵی خوا سپاس بۆخوا سوود و کەڵکێکی زۆرم لێبێنی مەرجەکانی باڵاپۆشی زیاتر بۆم ڕوونبەوە توانم کۆسپەکان و ئەو قسانی کە لە دڵم بوو وەڵامەکانی وەرگرم و بگەم بە ئەو قەنەعەتی باڵاپۆشی فەرزێکی خوایە و لەسەر هەموو شتێک فەرزە بەڕاستی پێویستە هەموو ساڵە پرۆژەی لەم جۆرە بکرێت چونکە چەند خۆشێک خۆم وەکو خۆم لەم ئەزانی کە باڵاپۆشی چۆنە و مەرج و پێویستە چۆن بێت لە ڕێگەی ئەم کتێبەوە توانیم وەڵامی ڕاستم دەست بکەوێ و پێویستە هەموو ساڵێک زیاتر و زیاتر لەم بواردا ئەش بکرێت چونکە بەڕاستی لە کوردستان پێویستە خۆشکان بگەنە ئەو وەڵامانەی کە دەستیان بکەوێت لەباری باڵاپۆشی و حیجاب بەڵێ وەڵاوە دیارەکە ئەم پێشبڕکیانە کە زۆر سوودی بۆ قوتابیان و بۆ ئافرەتان و خوشکانمان هەیە کە ئەوە تا بۆ باڵاپۆشیە زۆر خوشکانێک هەن کە دوور لە باڵاپۆشین خۆدا هیدایەتیاندا لە ڕێگەی نامیلکیەکی ئەوهایان لە ڕێگەی کتێبێکی ئەوها خدای گەوری شەڵین هیدایەتیاندا و زۆر سپاسی ئێوەش دەکەینکەوە هاتوونتان بۆ ئەم شوێنانە و زۆر سپاسی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش دەکەینکەوە هەڵدەن بۆ ئەم پێشبڕکیانە زۆر سپاس ئێوەشەکەین دوبارە سپاسانەکەین هەر لە درێژەی کار و چالاکیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پرۆژەکانی مانگی باڵاپۆشیدا چەندین چالاکی دیکەیان لە نێو زانکۆ و پەیمانگەکانی شارەکە ئەنجامدا هاوکات هەوڵەکانیشیان بەردەوامە بۆکردنەوەی خولی زیاتری تایبەت بە خوشکان و پرۆژە جۆراجۆرەکانی تایبەت بە توێژی گەنجان و قوتابیان لە کەرکووک سپاس بۆخوا تا سەر بوو پێشبڕکەیەکی سەرکەوتوو بوو و خولێکی سەرکەوتوو بۆ ئافرەتانی کە توانی بیان بەشداری بکەن ئامان زمانش لەم جۆرە پێشبڕکیانە ئەوەیە کە یەکەم ئەگەر ئەو خوشکەی باڵاپۆش نییە بەشداریەکە ببێتە هۆکاری هیدایەتێک بۆی باڵاپۆش بێ ئەگەر ئەوەشی کە باڵاپۆشە بێتە هۆکارێک بۆی کە زیاتر دابمەزرێ و زیاتر ئاشنابێ بەو باڵاپۆشی و حیجابەی کە هەیەی بزانێم حیجابەی کە ئیکا بۆچی کە لە چووە هاتووە فەرزە سونەتە و کۆسپەکانی ڕێگای چییە و بێتە هۆکارێک بۆ ئەو خوشکانی کە هەوڵەدەن ببنە بانخواست خوشکگەلێکی زۆر هەیە ئەیانەوێ خولیای ئەویانە بانخواز بن لە زانکۆکان و لە پەیمانگاکان و لە ناوەندەکانی خوێندنیە بانگەواز بکەن بۆ باڵاپۆشی کە هەیەە بۆیە ئەمە بێتە پاڵپشتێکی باش و وەڵامدانەوەیەکی باش بۆ ئەوانەی کە بتوان قسە بکەن لە ناو زانکۆکان ناو پەیمانگاکان وەڵامی هەموو گومانەکان بدەنەوە هەرچەند داوا بڕیار بوو ئەنجامی ئەم پێشبڕکەیە لە ئاهەنگێکی قەشەنگ و فراوان ئاشکرا بکرێت بەڵام بەهۆی قەدەغەی هاتوچۆ و داخستنی مۆڵ و شوێنە گشتەکان و قەدەغەکردنی کۆبوونەوەی فراوان لە کەرکووک ڕێکخراوی قوتابیانی کوردستان نەیتوانی هاوشێوەی 2 ساڵی ڕابردوو ئاهەنگی فراوان بەو بۆنەوە ساز بکات.
چیانوری کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ کەرکووک. بەڵێ بەڕێزان پرۆگرامی ئەم ڕۆژمان بەم شێوازە بە کۆتا گەیشت بە هیوای ئەوەی کە سەرجەم بەڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندیەوەی ئازیزی و خۆشەویست ببێت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێنین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.